بەڕێزان داواکارین بۆ دەسەڵاتی وەک پارێزگاری سلێمانی هەتانە ڕەزامەندی بفەرمونون بە ڕێگەدان و کردنەوەی کافتریا و ڕێستۆرانتەکان لە سنووری شاری سلێمانی، ئەویش بە ڕەچاوگرتنی مەرج و ڕێنمایە تەندروستیەکان بۆ ڕێگریکردن لە ڤایرۆسی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، لەگەڵ داواکردنمان بۆ کردنەوە ڕێستۆرانت و کافتریاکان کۆمەڵێک پێشنیاز دەخەینە بەردەمی جەنابتان بە هەماهەنگی لەگەڵ ڕێنمایەکانی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی ناوبراو. پێشنیازەکانمان بریتین لە ئەو هۆکارانە دەبچڕێنین کە هۆکاری گواستنەوەی کۆرۆنان. ئەلف پاراستنی مەودای نێوان کەسەکان کە تێیدا خاڵی یەک مەودای هەر مێزێک لەوەی دیکە کەمتر نەبێ لە 2 مەتر. دوو هەر مێزێک تا 2-3 کەس لەسەری دابنیشن. سێ لە وەرزی گەرماداین باخچە و شوێنەوە کراوەکانمان بەکاردێنین. ستێپی 2 مەرج و ڕێکارە تەندروستیەکان ڕەچاو دەگرین. بەکارهێنانی خاڵی یەک بە بەکارهێنانی تەندروستیانەی ماسک و دەستکێش لەلایەن کۆی ستافی ڕێستۆرانت و کافتریاوە. دوو بەردەوام بەکارهێنانی پاکەرەوە کوحول بۆ میوانەکان، هەروەها دانانی لە چەند شوێن و کافتریا پاشان لەلایەن ستافەوە دەستی میوانان پاکش دەکرێنەوە. سێ بەکارهێنانی قاپ و کۆچکی سەفەری، هەروەها سۆندەی سەفەری بۆ نێرگەلەکانمان، پاکشکردنەوەی نێرگەلەکانمان، گۆڕینی ئاوی نێرگەلەکانمان 2 بۆ 3 جار. هەر کەسە و نێرگەلەی خۆی تایبەت بکێشێت، یعنی واتە هەر کەسە و نێرگەلەی خۆی، نێرگەلەیەک بۆ 2 کەس نابێت بە هیچ شێوازێ، ڕێگە پێدراو نابێت. ئەم ڕێکارانە هەر ڕێکارێکی دیکە پێتان گونجاوە دابدرێن لەلایەن لیژنەکانی قایمقامێت و تەندروستی چاودێری دەکرێن، هەروەها سزای دارایی تا ئاستی داخستن پەیرە و بکرێت ئەگەر وەک خۆیان جێبەجێ نەکران. بەڕێزان ئێمە وەک کافتریا و ڕێستۆرانتەکان فشارێکی زۆرمان لەسرە، هەمانە مانگانە 6,000 دلار تا 12,500 دلار کرێ دەدەین. هاوکات هەر شوێنێکمان 15 بۆ 30 کارمەندمان هەیە، لە هەر یەکەیان بژێوی خۆی و خێزانیان لەسەر شانە. بەشێکمان مۆڵەتی گەشت و گوزاری و تەندروستیمان بەسەر چووە کە ڕێڕسمی تازەکردنەوەکەی 4,5 ملیۆن بۆ 8,5 ملیۆن دەست پێ دەکات. هاوکات لەگەڵ خاوەن مڵکەکان تووشی کێشەی کۆمەڵایەتی بوون، بۆیە داوا دەکەین کە ئەو دەسەڵاتە یاسایی هەتانە بەکاری بێنن هاوکاریمان بکەن، یان لەگەڵ ئەوانەیە تکایە لەگەڵ خاوەن مڵکەکان قسە بکەن لە کرێکانمان خۆش بن. حکوومەتیش لە باچ و ڕسوماتی هەندێکی خۆش بێ، چەند مانگێکی خۆش بێت. بۆیە تکایە چۆن فەرمانتان دا بەکردنەوەی مارکێت و نانەوا و سەوزە و فرۆش و هۆڵی لەش جوانی و چێشخانە میلیەکان و خواردنگا خێراکان، هەروەها کارکردنی گواستنەوە و گشتی هێڵی پاس ئاواش بەدەم داواکەمانەوە بێن کە ئێمە لە خۆبوردوانە بەر لە بڕیارەکانی قایمقامێت لە یەکی سێوە کافتریا و ڕێستۆرانتەکانمان داخستووە. هەوڵ و ماندووبوون و خەمخۆریتان بخەنەگاڵ تا دەست بکەینەوە بە کارەکانمان، هەر وەک چۆن بڕیارتان کرد بڕیارتاندا بەکردنەوەی هەندێک شوێنی دیکە و سێکتەری گواستنەوە. بەڕێزان تکایە چاوەڕێی وەڵامدانەوەی یادەشتەکەمانی لە کاتێکی نزیکدا لە داواکەین لە مودەی 48 ساعات جوابمان بنەوە. ئێمە نوێنەری و بەڕێزانەمان بینی و دوێنێژ لە قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی کۆبووینەتەوە. پێشنیازەکانی خۆمان ناوە بە ئەنجومەنی وەزیران و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی هەرێم. ومێ دەکەین ئەمڕۆ لە گەڵتەوابوونی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە کۆمەڵێک ڕێنمایی و بڕیاری نوێ دەربچێ، لەژێر سەر مەبنای ئەوانەش ئێماتوانین کۆمەڵە ڕێنمایی نوێ دەرکەین، بەڵام هەمویان دڵنیاکەمەوە کە لە ڕۆژانی ئایندەیە دەرفەتی کارکردن و بواری ئیشکردن بە مەرجێک ئەوان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و ئەو خەڵکە بەڕێزانی سەردانیانەکەن پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن، هەنگاوی مژدەبەخش و سەرکەوتوانە لەو بوارانەیە ئەنین.